ئەم جۆرە نەشتەرگەریەکی جوانکاریە و چارەسەرێک نییە بۆ ڕزگارکردنی مرۆڤەکان لە مردن. کاک دکتۆر تایبەت بەو حاڵەتی گیان لە دەستدانەی بەهۆی نەشتەرگەری جوانکاری و لێکێ لە نەخۆشخانە تایبەتەکان وەکو وەزارەت ئێوە بەنیازن چی بکەن چ بڕیار لەسەرم نەشتەرگەریانە بدەن؟ تەمانەم بابەتە یەکەم جار نییە ئەم جۆرە حاڵەتی بوونی مردن ڕوو ئەدا بەداخۆ ساڵی پار حاڵەتێکی واش لە شاری هەولێر ڕوویدا و لە لای چیکەوە ئەم جۆرە نەشتەرگەریەکی جوانکاریە و چارەسەرێک نییە بۆ ڕزگارکردنی مرۆڤەکان لە مردن بۆیە بۆ خۆشی تازەیە و لە هەرێمی کوردستانیش تازە کاری پێ ئەکرێ و پێشتریش بەشێکی زۆر لە پزیشکانی پسپۆر نەشتەرگەریشتی ئەم چارەسەریا خود ئەم نەشتەرگەرە ئەنجامەدا بەڵام لەگەڵ بەرەو پێشچوونی داوای خەڵک بۆ ئەم جۆرە نەشتەرگەریە و بەرەو پێشچوونی ئەم جۆرە نەشتەرگەرە لە کوردستانە ئێمە سال لە دوای سال یاخۆ بڵێم ساڵە دوای ساڵ کۆمەڵە ڕێنمایی و ڕێکاری زیاترمان هێنا ناو پرۆسەکەەوە بە تایبەتی لە دوای ساڵی پارکە ئەو حاڵەتێکی مردن و چەند حاڵەتێکی قورس ڕوویدا لەو بابەتە چونکە ئەو جۆرە نەشتەرگەریە جیاوازی هەیە لە جۆرە نەشتەرگانی کە هەندێک چەند جۆرێکیشی هەیە باشە بۆیە ئەم ڕێکارانەی کە ئێمە جار بەجار ئەبدەیتی ئەەکەینەوە پێمان سێرێکە لە دوای دوایین جراعات و یاخود دوایین ڕێکارەوە کە ئەو نەتون کراوە تۆ تەنانەت لیژنە دانیشێ بە لیژنە دانیشێ بەڵام دیارە ئەم بابەتە یاخود ئەم ڕێنمای و ڕێکارانە لە نەخۆشخانە گشتیەکان سەر بە کردی گشتی پەیڕەوە کرێ لە هەندێک لە نەخۆشخانەکان پەیڕەو ناکرێت بۆیە من دوێنێ کە ئەم بابەتەم زانی ڕاستەخۆ لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی قسەم کردووە جەنابیان پێیان ڕاگەیانم کە لیژنەی تایبەت دەست بە ئامادە کراوە لیژنەی دواداچوون و لێکۆڵ ئەم بەیانە دروست کراوە و نەخۆشخانەکەش نەشتەرگەرەکانی لە کارە خرێ و لەسەر ئاسی سلێمانیش بۆی بەڕاستی بزانین ئایا ئەو ڕێکارانەی کە دامان ناوە کەم و کورتیتیایە پێویست بە ڕێنمایی تازەترەکە یاخود ڕێنمایەکان جێبەجێ نەکراون بۆیە ناتوانم بڵێم کە بڵێن کەم تەرخەمێکە لە لای پزیشکە پسپۆڕەکەیە ڕێکارەکانە نەخۆشخانەکەیە بە ئەو ڕێکارانە یاخود ئەو لیژنەیە کارەکانی خۆی بکە ئێمە لە نزیکەوە کۆنتاکتمان هەیە و ئەوەی پێویست بێ لەگەڵ بەڕێوەبەریش تەندروستی سلێمانی ئەنجام دەدەین. کاک دکتۆر تایبەت بە داواکاری پزیشکی دادی لەسەر ئەم بابەتانە وەکو هەیە کە چاودێریان لەسەر نەخۆشخانە تایبەتەکان نییە چیتان کردو بۆ بابەتە پزیشکی دادی بەڵێ چی ئەکرێ بۆ ئەوەی کە ئەوان وەکو هاوشێوەی نەخۆشخانە گشتیەکان چاودێری لەسەر نەخۆشخانە تایبەتەکانیش دابنێن ئەخرم بابەتە چ پێێنی و پزیشکی دادیەوە هەیە بۆ حاڵەتی لێکۆڵینەوە سەریکە بابەتی لێکۆڵنەوە ئێمە لە نەخۆشخانەکانی خۆمانە حاڵەتی پۆلیسکەیس کە بدێت ئەوە تۆمارەکرێت لە نەخۆشخانە گشتەکانیش کەرتی تایبەت ببورن لەوێ ئەوان حاڵەتەکە نووسن بڵێن راپۆرتەکە نووسێنێرنەوە بۆ بڵێن ئەو بنکەی پۆلیسەی کە هەیە و بۆ کەرتی گشتی ئێمە لە نەخۆشخانەکانە چەند ساڵێکە ڕێکاری نوێمان داناوە یەکێ لەو ڕێکارانە ئێمە پێشتر ئەنی کەسێک پزیشک نەبوو کە نەخۆشخانەکەی بەناوە بوو مۆڵەتەکە ئێمە ڕێکارانەمان گۆڕی و بە چەند ساڵێکە بێ پزیشکی خانەنشین بۆی کە 24 ساعت بتوانێت کە ئاگەی نەخۆشخانەکە بێ جگەرە بەڕێوەبەری نەخۆشخانە بڵێن خاوەنی ئەو نەخۆشخانەی بە بەناوی کۆتمان کراوە لەگەڵ بەڕێوەبەری ڕێکە پێدراو لە وەزارەت مامەڵەی لەگەڵاکرد تەنانەت ئێستا ئێمە لەگەڵ پارێزەرەکەش بە ڕاستەخۆ مامەڵە ناکەین کۆمەڵە ڕێکاری نوێمان دروست کردووە و لیژانیشمان هەیە بەڕاستەخۆ هەم لە بەڕێوەبەرایەتە گشتەکان و هەم لە وەزارەت کە ئەمانە لیژنەی تایبەتن بە پشکنی بەداچوون سەردانی ئەم دایرانە ئەم خەسخانانەکەن و بۆ خۆشان نازانە ئێمە ساڵانە ڕێکارەکانی نوێکردنەوە سێمان چوارمانی ئەوێ لە هەموو بوارەکانە وەچە نەخۆشخانەیەکی ساڵی پارۆپرار لە دواکەوتنیان لە نوێکردنەوەی کە نوێکردنەوەی مۆڵەتەکانیان کە لە بەرامبەرە بۆ خۆتان نازانن پێداویستەکانیان مەرجەکانیان وەکو پێویستە بۆ داخراوە ئیجراتیان لەگەڵاکراوە بەڵام ئەم جۆرە حاڵەتانەی کە بینی دیارە پێویستەکە ئێمە زیاتر جەخت لە پشکنین و لە ئیجرعاتی تونتر بکەینەوە لەگەڵیانە اختصاسێک بۆی هەیە نەشەرگەری جوانکاری بکە ئەم بابەتە ساڵی پار ئێمە کە ڕوویدا لە هەولێر زۆر جەخت کرایەوە تەنانەت ئێمە ڕێنمایەکان بەو شێوازەیە پزیشکی پسپۆری نەشتەرگەری گشتی ناتوانن بابەتە پێویستە ئەو بەڕێزە کە بڵێن ئەساسەکە بیسکەکەی ئەساسەکەی نەشتەرگەری گشتی ئەبێ لایسنس مۆڵەتی ڕێگەپێدراوی هەبێت لە سنتەری پێشکەوتو و ڕباوەڕ پێکراوە و دێتە وەزای تەندروستی لە بەڕێوەبەری تایبەت بە خۆی مۆڵەتەکەی لێ تەزدیقەکرێ ئەنجا بۆی هەیە بتوانێت ئەو مارەسێ بکات.